پێم وایە زۆر کاتێمە لە ژوورە تاریکانە دەفرۆشرین لە بەرەوەی کە ئێمە یەکریز نین ئەو یەکریزیە کە نەبوو هێزمان نامێنێت کە هێزن نەبوو ئەمڕۆ خەڵک ڕێز لە هێزەگرێ ڕوئەدا تەنها و تەنها شەڕی کورتبوونە لەگەڵ ئێمە کرێ شەڕی زمانە لەگەڵ ئێمە کرێ ئێمە ئەوەنی یەکەم جارمان بێ ئەم تووشی ئەم شەڕ و ئەم مشکلانە بین ئەگەر ئێمە مێژووی خۆمان بخوێنینەوە هەموو مێژووی ئەو جەنگانی کە بەرۆکی کوردی گرتووە هەر هەمووی ناحەز دەست پێشخەر بووە هیچی ئەوە نەبووە کورد دەست پێشخەر بێ لە هەمووشیانە سوپاس بۆ خۆی گەورە ناحەز شکێنراوە و ناحەز شکستی هێناوە یعنی بە ئامانجەکەی خۆی نەگەیوە ڕەنگە توانی بێتی گورزمان لێدا بەڵام ئێمەش دوازار دەستی خۆمان نۆشاندێتەوە ئێمە حتا خۆی گەورەش داوای ئەوە مالیەکە کە فمن اعتدى عليكم فاعتدوا بمثل ما اعتدى عليكم يعني ئێمە بێتە سەرمان و غەدرمان لێ بکە ئێمە دانانیشین بەڕاستی ئاوا سەیریکەین لە دوورەوە هەڵبەت ئێمەش دەستی خۆمانەوە شێنین وەڵڵی ئێمە هەڵوێستمان وەکو هەموو کوردێکی دڵسۆز بەڕاستی ئیدانەی ئەوە ئەکەین ئیدانەی ئەو هەموو پەلامار و ئازاردانەین کە بەرامبەر کوردی ڕۆژئاوا ئەکرێ و کە لە ماڵی خۆیان دەرئەکرێن ئێمە زۆر پێمان ناخۆشە و هەموو کاتێ ئەڵێم ئەگەر کورد بێت و یەک ڕیز بین یەک دەنگ بین ئێمە ئەتوانی زاڵمین بەسەرەوانە چونکە کاتێک کە ئەحمەد شەرع و کاتێکە سەرۆکی فەرماندە مەسنون کۆبانی واژویان کرد لە سەرەوەی کە بە هیچ جۆرێکی تر لەم جۆرە پەلامارە دڕندانە نەبێ بەڵام ئەوە تا ئەوان پاشگەز بوونەوەمانایە بێ کورد بە خۆیان بچێتەوە ئیتر بڵێ بەسە ئەبێ ئێمە یەک دەنگ بین یەک ڕیز بین بۆ ئەوەی ئیتر دوژمن بەسەرمان نازاڵ نەبێ ئێمە ئەوکو مامۆستانی ئاینی کورد هەڵوێستمان ڕوونە بەرامبەر بە هەموو ئەو کەسانی کە زوڵم لە ملەتەکەمان دەکەن زوڵم لە نەتەوەکەمان دەکەن زوڵم لە خوێنی کورد دەکەن و دوێنێ هەڵوێستی جوامێرانەی مامۆستایانی ئاینی زۆر بەڵند و بەرز و سوڵاڵ بوو لە وتاری هەینیدا پێم وانییە هیچ مامۆستایەکی کوردی کوردستان نەبوو دوێنێ باسی مەزلومیەتی کورد نەکا و باسی کەیسی نەتەوەکەی خۆی نەکا ئەمە هەڵوێستی یەکەم هەڵوێستی دووەم ئێمە کاتێک بەرگری لە مافی ملەتی خۆمان دەکەین بە عیبادەتی دەزانین بەوەی دەزانین کە لەخوا پینی ئەزگەبینەوە ئێمە کاتێک قسە دەکەین ئێستا کە بۆ جەنابتان قساکەم مەبەستم لە پلەپایی سیاسی و حیزبی و مەنسەبی حکومی نییە ئەمە بە عیبادەت دەزانین کەوا بین دەنگمان بڵندکەین بۆ هەر مەزلومێک لەسەر ئەرز بە تایبەتیەگە مەزلومەکە ملەتی خۆت بوو جا بۆیە لێرەوە ئەمە بە هەرێکی باش ئەزانم کەوا پەیامێک ئاڕاستی هەموو لانە سیاسەکانی کورد بکەم کە ئێستا هەرێکی زۆر باشە ئێمە بتوانین کەوا ڕیزەکانمان یەک بکەین لە پێناو بەرژەوەندی باڵای کورد لەبەرەوەی ئێمە بە درێژایی مێژوو سێ دوژمنی گەورەمانە بووە دوژمنی یەکەم هێزە نێودەوڵەتیەکانە دووەم دوژمن هێزە ئەقلیمیەکانە وە سێم دوژمن ناتەبایی و ناڕێزی خۆمانە ئێستاکە ئەلێرەوە دەبێت دەست پێ بکەین ئێمە بۆ ئەوەی کەوا خەڵک ڕێزمان لێ بگری ئاوڕمان لێ بداتەوە پێویست وایە ئێمە یەکریز بین پێم وایە زۆر کاتێمە لە ژوورە تاریکانە دەفرۆشرین لە بەرەوەی کە ئێمە یەکریز نین ئەو یەکریزیە کە نەبوو هێزمان نامێنێت کە هێزن نەبوو ئەمڕۆ خەڵک ڕێز لە هێزەگرێ جا بۆیە داواکەینکەوە هەموو لانە سیاسەکانی کورد یەکریز بن بۆی کەوا دەنگمان بەرز و زوڵال بێ بەرامبەر بە هەموو زاڵمێک و لێرەوە پەیامێک دەنێرم بۆ کەسانی کە زوڵم لە ملەتاکەن بە درێژایی مێژوو ئەو کەسانی کە زوڵمیان لە کورد کردووە سەری خۆیان خواردووە